سڵاوتان لێبێت مایکی پەیامی ئەم جارەم لە شەقامی سالمە و لەناو ئاپۆڕای خۆپیشاندەران و پاڵپشتیکارانی ڕۆژاوای کوردستانە لیان دەپرسم تا چەند گرنگە کە ئێمە لە پارچەکانی کوردستان پاڵپشتی یەکدی بکەین و لە هەمان کاتیشتا تا چەند پێتان وایە دەسەڵاتداران و زلهێزانی جیهان پاڵپشتی کورد دەکەن لەگەڵماندا بن و سەرنج و ڕاو بۆ چوونی بەشدارانی خۆپیشاندانەکە وەردەگرین. هاوکاری پارچەکانی دیکە بین بە هەڵوێست و بە هاوکاریش. سپاس بۆ ئێوە دەستان خۆش پێ وەڵاهی زۆر گرنگە هاوڕێجان ئەم دۆخە دۆخێک نییە بەرگری نەکەین دۆخێکی قوربانی زۆر گەورە هەیە و قەتوعامکردنی ئینسانی کوردی هەیە لەبەرەوە لەم دۆخەیە بە بڕای من کۆمنتەکەم تەنها ئەوەیە پێویستە هەمومان بەشدار بین لەم دۆخە ڕەنگە شتی گەورەمان پێ نەکرێت لە باشوور ڕەنگە خەمەکانی خۆمان لە باشوور زۆر بێ هاوڕێ قوربانیمان زۆرە لێرە گەندەڵیمان زۆرە فەزاحەتمان زۆرە بەڵام لە لەحزەیەکی دیاریکراوە ئێمە ناتوانین بێدەنگ بین لەوەی کە براکانمان خوشکەکانمان لە ڕۆژئاوا کەوتونتە بەردەم قەتوعامێکی ئیزگار گەورەوە بە هەمان شێوە پێویستیان بە ئەو کۆمەکی و هاوکاری و پاڵپشتی نیە بێگومان بەشەکە ینی ئەو بەشەکە لەوەی لە خۆتەوە خوێنە دەجوڵێکە دۆخێکی وابینی پێویستی بە بەرگریەکی سەرسەقەت هەیە من دەستخۆشی لە هەموو هێز و لایەن و پیاوانی ئاینی و خەڵکانێکی زۆر دەکەم کە لەم دۆخەیە هاوسۆز بوون بەڕاستی ئەو هاوسۆزی هێزیشی دیاریکراو نیە هاوڕێ هاوسۆزی ڕۆحی کوردبوونی ئێمەیە لە پارچەیەکی کوردستانە بە درێژایی 100 ساڵی ڕابردووی ئێمە شتی وا دروست نەبوو ئێستا پارتی خەڵکانێک دروست بوون ڕەنگە ئایدیایان جیاواز بێ ڕەنگە بۆ چوون مسلمان جیاواز بەڵام لە کوردبوونا ناتوانین لە کوردبوون زۆر سەختە لێ ڕاکەی ناتوانین لێ ڕاکەی بەڕاستی. عزیز ڕاشکە بم لە ماوەی ڕابردوودا کاتێک نەعەدالەتێک نادادیەک هەبوو بێ ڕاستە خۆدایان لە پاڵ ئیسلام و ئیسلامی و ئەوە بەڵام ئێستا بۆمان دەرکە و ئیسلامی و نائیسلامیەکە کە لە دەرەوەن لەوە چێ زۆر هەماهەنگ نەبن لەگەڵ دۆزی کورداوە بە تایبەتیش دەبینین کە تەنانەت ئەمریکا وڵاتانی زلێژ بێدەنگن لە هەمان کاتیشدا لەوە چێ ئەو دەوڵەتەی کە هەیە هاوسۆزێکی لەگەڵ ئیسرائیل هەبێ لە ئێستا من لە نووسینێک شاوتم هاوڕێجان نامەیەکم ناردوو بۆ هەموو ئەو هێزانەی تر کە ئێمە بەس خۆمانین باوەڕکە ئێمە ناتوانین ئەگەر ئێمە زۆر ڕووتی نەگەر پشت بە ئەمریکا و بە ئیسرائیل و بە چێو چێ بەستین بەڵام بەڕاستی هێزەکانی ناوچەکە پێویستیان بە بەرگری لەم دۆخە بکەن بەڕاستی پێویستی باسی لە برایەتی و ئەوەی کە پێوترێ برایەتی ئێستا کەوتەتە ژێر پرسیارەوە لەبەرەوە کورد خۆیەتی خۆی چۆن نەتوانێت لەسەر پای خۆی بۆسی ئەمە گرنگە بەڕاستی. وەکو پەرلەمانتارێکی پەرلەمانی کوردستان یاخۆ دەستچوێکی نوێ تا چەند گرنگە کە لە ئێستادا پەرلەمان کارا بواە و دەوری خۆی بگێڕایە لەم بابەتا بۆ بڕیارێکی نیشتیمانی باە هیچ نەبواە پاڵپشتیەکی معنەوی پەرلەمانی کوردستان بواە بۆ ڕۆژئاوا لە نەبوونی ئەمە غیابێ دروست ناکا بۆ لایەنە یاسایی و ئیدارێکە. بەڵێ بە دڵنیایی هەموو کات پێویستمان بە پەرلەمانێکی کارا و ئەکتیڤە بۆی بۆ بڕاردان لەسەر پرسە چارەسوود سازەکان بە تایبەتی ئەم پرسەنەتەوەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە ئەم زوڵمەی کە لە براکانمان نەکرێت لە ڕۆژاوا هەڵمەتی قڕکردنیان هەیە زۆر گرنگ بوو بەڵام بەداخەوە ڕێگرە سیاسیەکان لە بەردەم پرۆسەکەیان نایڵن پەرلەمان کارا بکرێتەوە هەموو لایەک حەقی خۆی وەربگرێت و هەموو سنوورەکان حەقی وەربگرێت زروفە سیاسەکە پەکی خستووە کینا زۆر زەرور بین بە پەرلەمانێکی کارا. تا چەند گرنگە ئەم پاڵپشتیە بۆ هەموو پارچەکان بێ جیاوازی هەبێت بۆ ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵات بۆ باکوور ئەوانی دیکە بۆ باشوور ئێمەش دە پێناوی یەک پارچەیە هاتووی نەک دە پێناوی عەتفی شەخسیە زۆر گرنگە بۆ هەموو پارچەکان ئەم هەڵێک هەڵوێستیەمان هەبێ. تا چەند گرنگە پاڵپشتیکردن پارچەکانی کوردستان بۆ یەک وڵا ئەوانەوانی نەماوەڵەت بەڵێ لەکوێ دانیشی جەناب؟ من هەر لە سلێمانی دانیشم 13 ساڵ لە سلێمانی دانیشم ڕۆژاوا هاتووی ڕۆژئاوا هاتم شارێکەوە هەر لە خەڵکی عەفرینم ئەفریلی هەر لە شێخ مەخسوود دانیشم ئارێ وەڵا. ئێستا بۆچی ئەوە بە ئامانج گیراوە شێخ مەخسوود؟ ئیتر ئەم جێیشی شەرع و خۆ دەزانێ ئیتر ئەڵێن کاکە دەرچوون بدەرەوە ئێمە خاڵکی خۆمان ئەمە ئیتر گیراوە ئێستا تۆ بڵێم چی تا چۆن دڵخۆشی بەم پاڵپشتیە معنەویی باشوور؟ وەڵا معنەوی باشوور 100% معنەویات زۆرە ئیتر شەر بەردەوامە ئێستا بەردەوامە شەر زانیاری هەیە کە دۆخیان چۆنە ئێستا؟ دۆخیان زۆر خراپە زۆر خراپە وەڵا پێداویستەکانی خواردن و ئەوە وەکو پێویستە چێتە ناویان نییە وەڵا کارەبای نیشتیمانی ئەوە هەیە وەڵا نییە هیچ خزمەتگوزاری وەڵا هەر ئەنتەرنێت نییە و کارەبا و ئەو شتانە هەمووی نییە یعنی هەموو خزمەتگوزارەکان بڕاون؟ ئارێ بەخوا هیچ پەیوەندیەک نەبوو لەگەڵیانە لە ماوە؟ ئەی چۆن پەیوەندی هەبوو ئەی چۆن چۆن باسی دۆخی خۆیانەکە داوای چیەکەن؟ ئاخر زۆر خراپە زۆر خراپە ئیتر چەک و شت خودەزانەیە چەک و ئەو شتانە نەماوە لە چاردەوری شێخ مەسعود ئەشرەفی هەمووی گیراوە یعنی بڵێم یەک نەفەر ناتوانێت بڕۆ بدەرەوە تر خەڵکەکان خۆیان خۆکشتیان دوێنێ ئەوەی ئێستا کە هەیەتەنا خەڵکی ڕەسەنی شارەکە بەرگریەکەن خۆیان خۆپارێزێت بەس ئەوە چەکیان زۆرن و
تقريبا 2,000 کەسن ئەوەن زۆرن بەشێکی لە تورکیا هاتوو ئیتر بەشێکی لە جاشی تورکیان بەشی لە بوویەوە کە کورد هیچ بەرگریەکی نییە تەنانە وڵاتانی زلهێزیش پشتی تێکەن وڵە جارێ هیچ برگریگی نییە بڵێ ناوەڵە ئیتر بەداخەوە بڵێم چی کاکە خەڵکی کوێیت خەرکی عفرینێمە سيود دولة ناتو حربي شيخ مقصود كان سيود دولة لأنه تركيا إنسيسية ناتو دوايا في دحارتنا إذا بكافنجي كرد ناكاوي ديسا سرخوز سركتي دەست خۆش کەواتە ئێستا ئێمە ئەبێ خۆمان بە سنگەرێکی شري كردا بسيود دولة ناتو رايا دا قول من ايه ازد شورا بكم رجالكم ملتي كرد قهرمانه بس ام في خدانن دا قول من ايه تركيا لشري شيخ مسعود عالمي ربيانه بو تا چەند گرنگە کە پاڵپشتی لە پارچەکانی دیکە بکەین و هەمووان بەدەم کێشە و گرفت و ناڕەحەتیەکانی لە ڕاستیە لە ڕووی مەڵتقی واقعیشەوە زۆر گرنگە کوردان بە هەموو ڕەنگە جیاوازەکانیانەوە پشگیری یەک بن چکە بەڕاستی دەرکەوتووە بە مێژووی سەدان ساڵی کورد تەنها و تەنها خۆیان هەیە کەسی تر لە پشتیان نییە هیچ نەتەوەیکی تر پشگیر و داگۆجیکار نییە لە مافی کورد ئەوەی کوردی هێشتۆتەوە خودی خۆیەتی و سەرسەختی خۆیەتی تا ئێسەماوەتەوە ئەوەی کە ئێمە بەرەو پێشە با و لەم پەرتەوازەیەشەمان پارێزێ بەڕاستی بریتە لە یەکدەنگی لە هاوخەمی پێکەوەوە لە پشگیریکردنی یەکتر ئەوەی کە پەلاماری کووردە لەسەر ئەساسی نەتەوەی بیستڕێتەوە هەر ڕەنگێک و هەر ناوێکێ بێ شتێکی قیزەونە ئایندار بێ و بێ ئاین بێ هەر چۆنێک بێ ئەمەی کە بەرامبەر کورد دەکرێت لە ژێر هیچ دەقێکی ئاینی ئاسمانیە جێی نابێتەوە بەداخەوە بەڵام خەڵکێک بە ناوی ئاینەوە بە ناوی شۆڤێنێتەوە لەمان چەوسێنەوە بۆیە زەرورە ئێمە بە هەموو ڕەنگەکان دژی ئەو هەوڵە لەرزۆک و نەزۆکانە بینەوە کەیانەوێ ئەبنێتەوە ئێمە لەسەر زەوی بستڕنەوە مامۆستا ڕوون بوویەوە کورد دۆستی نییە هەندێک کەس وڵاتانی زلێزی بە بەرگریکارێکی سەرسەختی کورد دەزانی بەڵام بینیمان پشتی لێکرد ڕوونە کە ئەوەی کە یاسای جیهانی بەڕێوەبای ئیسرائیل و ئەمریکای و ئەمریکا لەژێر هەیمەنەی ئیسرائیلیشایە بەڵێ ئیسرائیل بچووکترە بەڵام هەر دوای ڕێکەوتنەکەی ئەحمەد ناشەرع و ئیسرائیل یەکەم هەنگاویان بریتی بوو لە پەلاماردانی کورد و سڕینەوەی کورد لە هەندێک ناوچەی ڕۆژاوا بەداخەوە کە سەرەتایە بۆ ئەو هەوڵێک کە هەموو کورد لەو ناوچانە بسڕنەوە ئەمە بە مبارەکە و گڵۆپی سەوزی ئەمریکا و ئیسرائیل نەبێ هەرگیز میلیشیاکانی شەرع ناتوان ئەو هەنگاوە بنێن و دەست بۆ ئەو بابەتە هەستیارە بەرن. چەند گرنگە ئێمە پاڵپشتی لە پارچەکانی دیکەی کوردستان بکەین سڵتان نەبێ بێگومان ئەرکی ئاینی و نیشتیمانی هەموو هاوڵاتیەکە گا پشتیوانی ڕۆژ ئاوا بکات چونکەم بەڕاستی ئەوانە گەلێکی زۆرم لەکراون ئەگەر حکوومەتی سووریا ئەڵێ ئەوە خاکی خۆمە ئەی باشە خۆ وڵاتی ئێران لەناو ئەمریکا لە شاری ویلایەتی ڤیرجینیا لۆس ئەنجلس مەنجمەعەیەکی ئاپارتمانی هەیە هەتا کە شۆڕشی 79 خۆمەینی لەوێ ئەوە ئێرانیانە ڕۆ لەوێ دانیشن ئاسایشیشی خۆیانە پۆلیس هەموو شتێکی خۆیان هەتا دادگاشان هەیە بۆ ئەمریکا کێشەی نییە حکوومەتەکەی سووریا کێشێک هەیە ئەگەمە پلانێکی چەپەڵی لە پشتۆ نەبێ تۆ پێت وایە ئەمە هەر سووریا یان ئەمریکاوانش دەستی هاوکارن بە دڵنیایی و ئەمریکا ئاگادارە چونکە تازەترین لە دوان ئێستا پێشێ بێن بۆ ێرە بخێنن تۆم باراک ئەڵێ داوا لە جەماعەتی لە سووریا و بەتایبەت جەماعەتی هێزەکانی هێبەژاکەم بە ئاشتەوایی ئەو ناوە ئەو کێشە چارتەکەن بەبەستەوە چۆڵیکە بەڵێ ئەمریکا وڵات ئیسرائیل ئاگادار وەکو ئەمڕۆ وەکو خەڵکی سلێمانی داوایەکە مەیاویژەوەیە با لایەنە سیاسیەکان وەکەوەی کە خیتابی عسکەری نەماوە خیتابی سیاسی نەماوە خیتابی نیشتیمانی نەماوە خیتابی یاسایی و دەستوریمان نەماوە با یەک ڕیز بین یەک دەنگ بین یەک هەڵوێز بین یەک دیدگا بین بۆ ئەوەی کە ئێمە هەمومان ئەمڕۆ شاری سلێمانی هەموو کۆڵانێکی شێخ مەقسوود و ئەشرەفیەیە بۆیە لە کاتی ئێستا پێویستەکان ناکۆچەکانمان وەلانێن چونکە پاکتاوکردنیی ڕەگەزی شوناسی کەلتوری ئاڵایی لەسەر هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەو دوو گەڕەکە هەیە ئەمە شتێکی زۆر گرنگە دوو دەوڵەتی زڵهێزی ناوچەکە دوو دەوڵەتی ئیقلیمی بەرامبەر بە دوو گەڕک لە کاتێکە
هەموو جیهان باسی دیموکراسی و دادپەروەری ئەکا باسی ئازادی ئەکا بەڵام بۆ کورد نییە بۆ کورد نیشتیمان نییە دەوڵەت نییە ئاڵان نییە زمان نییە شوناز نییە بۆ لەبەرەوەی کورد پێویستی بێک ڕیزیە لە کاتی ئێستا پێویستمان بە وتاری نیشتیمانیە هەموو حیزبەکان لە هەموو ڕەنگەکان لە هەموو ئایدیاکان پێویستمان بە یەک ڕەنگی بە یەک دەنگی هەیە بۆ پاڵپشتی ڕۆژئاوا کەوتنی ڕۆژئاوا کەوتنی چوارپارچەی کوردستانە کەوتنی چونکە تاکە ڕێگە بۆ ئومێدبوون ئەوەیە کە ئێمە ئەوێ پاڵپشتی ڕۆژاوا بکەین ناکرێ ساڵح دەمیرتاش بە قات و ڕیباتەوە بە زمانی تورکیەوە لە ناو پەرلەمانی تووچە داکۆچی لە مافی کوردکە ئێستا لە ناو زیندان نابێ بەڵام ئێمە لە کوردستان و لە هەرێمی با کوردستان و لە باشوور بە شەڕۆڵ ملاخانیەوە بین ئەمە زۆر تاوانێکی زۆر گەورەیە بۆیە پێویستەکە هەمومان هەموو ڕەنگەکان هەموو دیدگاکان واز لە حکومت بێن واز لە داهات بێن کێشەی موچەمانەیە سەرچاو داهاتەیە کێشەی حکومت تشکیلکردنی حکومتی عراق و حکومتی هەرێمەیە سەرچاو ئەمە وازەحەوە هەموو کەسێکە مازانێ بەڵام لە کاتی ئێستەیە نیشتیمانەکەمان پێویستی پێمانە زمانمان ئاڵامان شوناسمان کەلتورمان هەموو حیزبە ئیسلامیەکان مامۆسا عەلی باپیر مامۆسا سەلاحەدین بەهادین مامۆسا مەلاعیفان پاڤڵ تاڵەبانی مەسعود بەرزانی هەر هەمووتان بە یەک ڕەنگ بە یەک دیدگا فەرمووەرن هەڵوێستێکی نیشتیمانی نەتەوەییتان هەبێ ناکرێتەوە پێویستەکە ئێمە هەمومان شێخ مەقسوود بین هەمومان ئەشرەفیە بین هەمومان بەدروشت بین بژی بەرخۆدانی ڕۆژئاوا بژی بەرخۆدانی حەڵەب دووبار بکەینەوە هەمومان بە یەک دەنگ پێویستەکە وتارێکی نیشتیمانیمان هەبێ وتارێکی سیادیمان هەبێ وتارێکی سیاسیمان هەبێ بۆ پاڵپشتکردنی ڕۆژاوا چکە هەمووان بەیەکەوە جوانین هەموو جیهان ئەڵێ کورد یەک دەنگ بن یەک هەڵوێز بن یەک نیشتیمانتان هەبێ یەک ئاڵاتان هەبێ هەموو جیهان داوامان لێک ئەسپایکی نیشتیمانیمان هەبێ ئەم خۆخۆریە تاکەی بۆیە تاکە کێشەی میلەتی کورد یەک نەبوونیەتی یەک ڕیزبوونیەتی وەزائدەن یەکتری قبوڵ ناکە لە کاتی ئێستا هەمومان پێویستەکە بە ئیسلامی بە عیلمانی بە هەموو ڕەنگەکان پشتگیری لە ڕۆژاوا بکەین و ئێوەش بەخێر بێت چەند گرنگێمە پشتیوانی پارچەکان لە نێوان یەکدیە هەبێ بەم شێوەیە ئێمە وەکو کوردانی کوردستانی باشوور وەڵاهی فەرزە لەسەرمان کە بەرگری لە خوشک و براکانمان بکەین لە کوردستانی ڕۆژاوا چونکە ئەو ئاوارە بوونە و ئەو زەیقەتەی کە ئێستا ئەوانیتیان بیرمان نەچێ ساڵی 1991 خۆشمانی تێکەوتین مادەم خۆمانە و خۆناغەمان بڕیوە تام و چێژی ئەوەی ساڵی 1990 ئەو ئاوارە بوونە لە کەلە و لە مێشمانە هەرماوە ئێستا مێژوو خۆی دووبارە کردوێتەوە بەسەر کوردانی ڕۆژئاوایە پێویستەکە ئێمە بە دڵ و بە ڕۆح لەگەڵیان نابین چەند گرنگە کە ئێمە لەوە تێ بگەین کە کورد بەڕاستی دۆستی نییە وڵاتانی زلهێزەوە تا لە کاتێک ئێمە پێویستمان پشتمان تێکرد ینی کورد ئەبێ بۆی دەرکەوێت کە بەڕاستی هیچ وڵاتێکی زلهێز پاڵپشتی ناکات کورد ئەوەتەی هەیە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لە شەڕی چاڵدەرانەوە هەتاکو ئێستا کورد دۆستی نەبووە بەداخەوە خۆشمان لە ناو خۆمانە دژی یەکتریەوە سیرەوە هەندێک جار یەک ناگرینەوە بەرامبەر دوژمنەکانمان ئەمە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە ئێمە ئێستا ئەندام پەرلەمانی کوردمانەیە لە ناو بەغایە بۆ جوانی ئەم خەڵکە ناردونێتە ناو پەرلەمانی بەغاوە باسن یەک بگرن پرۆژەیەک ئامادەکەن بەرگریکەن لە خوشک و براکانمان لە کوردستانی ڕۆژاوا لە هەر کوردێک کە لە جیهانە بەڕاستی زوڵمی لێ یەکرێ ئەمێ بە قسێکی شەخ سەعیدی پیران دەست پێ بکەم شەخ سەعیدی پیران ڕابەری نەتەوەی کورد ڕابەری ڕوحی کورد ئەفەرمێ کوردستان نیشتیمان شەرەفە بە زۆر بەبەری کەسا ناکرێت هەروە ئەو زاتە گەورە فەرمێت ئەگەر ئێمە کورد خۆشمان بیرمان بچێتەوە کە کوردین ئەوە دوژمن هێشتا هەرویری ناچێتەوە کە کوردین بۆیە ئەبێ ئەمەی کورد هەمومان بە مەسەبە جیاوازەکانەوە بە ئاینە جیاوازەکانەوە لە ناو ئەم کیانەیەکە لە ناو ئەم وڵاتەیە کە پێوترێ کوردستان کە خۆی گەورە بە خاکی پیرۆز ناوزەندی کردووە بەرگری لە نیشتیمانە جوانە بکەین و لە ئێسایە گرنگترین شت بۆ کوردستان ئەوەیەکە یەک ریزی و تەباینی ئەوان خۆمانە پارێزین و ڕێگە نەدەین هیچ کەسێک زەفەرمان پێ بۆ زیانمان پێ بگەێنێ ڕوون بوویەوە بۆ هەمووان کە ئێستا کورد بێکەسە هیچ وڵاتێکی زلهێز لە ئێستا پاڵپشتی ناکە ئێمە ئەبێ لەو ڕاستیە بگەین ئەوە ڕاستێکە کە کورد پشتیوانێکی نێودەوڵەتی نیە ئێمە پشتیوانێکی زۆر گەورەترمان لە نێودەوڵەتیەیە کە خوای گەورەیە ئیرادەی یەکبوونی نێوان کووردە هەروە خاکی پیرۆزی کوردستانە کە خوای گەورە پێبەخشین و لە هەمووی گرنگترین ئەو زمانە جوانەیە کە ئێستا بەپێ ئامارە نوێیەکانی جیهان لە پێش زمانی تورکی و عەرەبی و فارسیشەوەیە کە شەشەمین لە 6 بۆ 8مین ڕیزبەندی جیهانیە بۆ دەوڵەمەندترین وشە لە زمانی جیهانیە سپاس بۆ خوای گەورە هەموو بابەتەکانی بۆ فەراهەم کردین تەنها ئەومەوە کە ئێمەی کورد لە ناو خۆمانە یەک ڕیز بین
نەک هەر گرنگە واجبێکی ئەخلاقیە بۆ هەر کوردێک بەڕاستی کە پشتیوان بین لە هەر شوێنێکی کوردستان لە هەر پارچەیەک بەداخەوە گەلە کۆمەکێشی گەورە لەسەر کورد هەیە لەلایەن هەموو داژیکەرانی کورد و جلهێزەکانی دنیاشەوە ئەمە سەلمێرا کە کورد دۆستی نییە بەڕاستی تەواوی ناوچەکە دوژمنی کوردەوە بۆ خۆشمان تا ئەندازەیەک بەداخەوە یەکدەنگ و یەک هەڵوێز نین وەگەردانەتەوەیەک زیاتر لە 80 ملیۆن ئەگەر یەکدەنگ بین کام داژیکەرەی بەهێزە ملکەچە بێ لە ئاسی داخوازەکانی کووردا لەبەرەوە هەڵوێستی نواندنی هەڵوێز یان بەگژاچوونەوەی هەموو دەوڵەتە داژیکەرەکانی کورد واجبێکی ئەخلاقیە کە بێ هەمومان یەکدەنگ و هەڵوێز نەتەنیا بە قسە بەڕاستی بێ ڕێگایەک بکرێتەوە بۆەوەی کە پشتیوانی بەکردار پشتیوانی بۆ ڕۆژاوا بکرێ بەڕاستی تا چۆن بە گرنگێزانی ئێمە هاوخەمی پارچەکانی دیکە بین و هاو هەڵوێستیان بین و پاڵپشتیان بکەین بەخێراتنی واکەین وشەڵە بەخێر بن هەروە ئێمە کوردین هەمومان ئەبوو یەک بگرین چکەوە ئەو شتە لەوەیە کرێ و شەڕشتا زۆرمان پێ ناخۆش چکە فەرقی کوردیەوێ و فەرقی ئێمە نییە هیچ فەرقی نیە ئەوانش کوردین ئێمە کوردین چکە بە یەک بن ئەگە یەک بن هەموو شتێک کرێ ئێستا ئەگەر کورد هەموو یەک بێ هەموو شتێکی بۆ کرێ ئەگە یەک نەبوو هیچ ناگرێت لەوانێ بە قسە بڵێم ئێمە یەکین یەک نییە چکە ئەگە یەک بی هەموو شتێکرد بۆ کرێ جا پێمان ناخۆش ئینشەڵڵا ئەم شەڕوفەتەنش کۆتایی دێ و سەرکەوتن بەدەستێنن و لێت ڕوونە ئێستا کە کورد پاڵپشت و دڵسۆزی نییە وڵاتانی زێزی شەنان لە کاتی بەرژەوەندەکانە ئەیانەوێت بڕوان ناکەم ئەوە قسەیە ئەگە ئەمریکا بەڕاست هەڵێ من لەگەڵ کوردم ئەی بۆ نایەتە خەت بۆ سەر خەت ئەگە ئەمریکا قسە بکە سووریا ناتوانێ وا بکە بەس من ئەڵم ئەمریکا ڕاز ناکەم لە کاتی ڕفراندۆمەکە ئەیانوت ئیسرائیل پاڵپشتیەکە و ئیسرائیل وا و شانی وا و باڵی وە هەر ئەوە ڕێکە و لەگەڵ سوودانی لەگەڵ شەرعا گوڵۆپی سەوزی بۆ بڕوان ناکەەوە قسەیەک بۆ باسییانە کرد کەس گوێی لێ بۆ بخۆی باسیکە ئەو قسەیەک بوو باسییانە کرد ئێستا لەگەڵ سووریا ڕێکەوتووە ئەو قسەش کردەوەیەک بۆ کردوێتێ ئێمە بێ یەک بین ئەگە یەک بین هەموو شتێمان بۆ کرد یەک نەبین هیچ اینجا بە قسە ناوێت بەکردەوە سە مناڵم شتێ فلان شتەکەم ئەبێ کردەوە لە قسە چییە تۆ ئەتوانی هەزار قسە بکەیت بەس کردەوە لەگەڵە نەبوو هیچ نیە اینجا ئێمە ئەو شەڕی سووریا باسی ئەو شەڕی سووریا کرد ئەوە شتێکی زۆر ناخۆشە و پێمە ناخۆشە چکەوانش کوردن وەکو ئێمە هیچ فەرقی نییە کوردیەوە کوردی تورکیا ئێران سووریا عێراق هیچ فەرقی نییە بەس ئەبێ ئێمە یەک بین اینجا باسی با ناخۆش بکەین ئێمە بێ لە ناخۆشە یەک بین ئەگە یەک نەبین هیچ دەورین فەرمووسەوە حکوومەت پێک نهاتەوە چەندەوە ساڵێک و 4 مانگە حکوومەت پێک نهاتووە ئێمە باسی ئەوەمان کرد باسی و شەڕ و فەتەنە ئەوە زۆر ناخۆشە بەس ئەوێ باسی کوردستانی خۆشمان بکەین هەر باسی ئەوێ نا ئەی ناخۆ خۆشمان وێرانەوە تا هیچی کار نییە معاش نییە معاشی 2 مانگیان ئاودی و کردووەجا ئێستا بە تەمای مانگی یەک جووا سەر و ژێرەوێتەوە ئەچێتە مانگی دووە ئەبێ ئێمە یەک بین ئەگە یەک بین هەموو شتێکمان بۆ کرد ئەبێ یەکێتی باتیەک ڕاستکەن یەک بن باو معاشانە دوان نەکەوێت کابرا ناڵە لە مانگی دەی مانگ 120 ملیارەکە ڕاستەکە کە من 5 مانگ ڕادەستێکم بیانووی نایڵم بەزم بیانوێ هەڵێ 20 مانگ دوایە هەفتە مەم هەفتە ئەبێ ئێمە یەک بین ئەگە یەک بین هەموو شتێکمان پێکردن تا چەند گرنگە ئێمە پاڵپشتی پارچەکانی دیکە بکەین لە کاتی پێویستیدا و لە کاتی ئەو ناڕەحەتێکە ڕوبەڕوویانە بێت بەڵە سوپاسانەکەم سوپاسی کەناڵی پەیامیشەکەم تەمان ئەم دۆخێکی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە لە کوردانی ڕۆژاوا بینیمان پێویستە ئێمە هەمومان پشتیوانی گشتگیری کێشەکە بین چونکە ئێمە هەمومان وەکو کورد یەک کێشەمان هەیە لەگەڵ دەوڵەتە ناوەندیەکانە کە ئەویشدان نەنانە بە ماف و سربەخۆی و ئازادی گەلی کووردا لە هەر ناوچەیەکا بێ لە هەمان کاتدا ئێمە پێویستە زۆر هوشیارانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخانەیە بکەین چونکە ئەم دۆخانە لە سووریا و لە عێراق و لە ئێران ئەمڕۆ ئەبینین کورد لە پێشەوەی ململانە سیاسیەکانایە
لەبەرەوە کورد زۆر پێویستی بە لە یەکتر تێگەیشتن و یەکگرتووی هێزە سیاسیەکانی و یەکگوتاری هەیە لە بەرامبەر ئەو دۆخە ناهەموارانەی کە بۆی دروست دەکرێت. ئێمە ئەوەی کە دوێنێ بینیمان لە هێرش بۆ سەر گەڕەکەەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە بەڕاستی هێرشێکی زۆر ناڕەوا و زۆر نادڕندانە و زۆر نامرۆڤانە بوو، چونکە ئەتوانرا بە دیالۆک و بە یەکتر تێگەیشتنیش ئەو حاڵەتە چارەسەر بکرێت. لە هەمان کاتدا ئێمە هەڵوێستەکانی ڕژێمی بەعسی پێشومان بیرە کە کورد چۆن ژینۆسایی دەکرا، لەبەرەوە ئێمە چاوەڕێ بوون لە ژێر سای ئەم دەسەڵاتە نوێی سووریادا ئەوانە دووبارە نەبنەوە، بەڵکو کوردیش وەکو هەموو عەرەب و دروز و کەمایەتیەکانی تر دانی پێدا بندرێ و بە شێوەیەکی باش مامەڵی لەگەڵ بکرێ و بگا بە مافەکانی خۆی و لە دەوڵەتی ناوەندیە بەشداری پێ بکرێت لە پەرلەمانی سووریایە، لە حکوومەتی تازەی سووریایە و لە هەموو ئەوە پرسیارەکە بێ بۆچی ڕێ نەکەوتن ئەکرێ بە شێوەیەکی کورد پێمان بڵێ ئەو هۆکاری ڕێ نەکەوتنە چی بوو، ئەو جیاوازیە چی بوو لە نێوان حکوومەتی ناوەندی سووریا و با بڵێن بەرخودان و هێزە کوردەکان. بەڵێ ما ئەوەی ئەیبینین کە بەڕاستی ئەوە بوو کە ئەیانویست هەر بە هەمان ئەو مامەڵەی پێشووی بەعس کە هەی بوو کە مامەڵە چۆن لەگەڵ کورداکرێ بە هەمان شێوە مامەڵە بکرێ و دەوڵەتێکی ناوەندی بەهێز هەبێ و کوردیش بەشێک بێت لەو دەوڵەتە ناوەندیە بەهێزاوە ئەو دەوڵەتە ناوەندیە کۆنتترۆلی هەموو خاکی سووریا بکە، لەبەرەوە باسکردن لە یەکپارچەی خاکی سووریا هەمان هەر ئەو باسکردنە بوو کە بەعسیەکان پێشتر باسییانە کرد. لەبەرەوە ئێستا لە دەوڵەتی نوێی سووریایە پێویست بوو کە کورد پێکاتەیەکی باشی بەشداریکردن لە حکوومەتا بێ، لە پەرلەمانە بێ، لە نووسینەوەی دەستورا بێ و مافەکانی خۆی پێ بدرێ و زۆر ئاساییە هەروەکو عێراق مامەڵە لەگەڵ سووریاش بکرایە کە کورد هەرێمێکی فیدراالی هەبێ لە سووریادا و بە شێوەیەکی فیدراالی مامەڵە لەگەڵ ناوچە کوردیەکانە بکرێ، بەڵام نەک بەو شێوەی کە ئێستا ئەیانەوێت دەوڵەتێکی مرکزی بەهێز بێ و کورد هیچ ڕۆڵێکی گرنگی لە دەوڵەتی نوێی سووریادا نەبێت. کاکسیوان تا چەند گرنگە ئێمە پاڵپشتی لەم کاتانە لە پارچەکانی دیکە بکەین و تا چەند ئەبێتە ئەرکیش؟ طبعا ئەرکێکی زۆر گرنگە، ئەرکی هەموو کوردێکە کە پاڵپشتی لە پارچەکانی تری کوردستان بکە، نەگەر ڕۆژاوە بەڵکو ڕۆژاڵاتی زێشتا ڕۆژاڵاتیش کێشەی تایە و خەریکە ئێستا قسەیەکەیەکە پەلاماری یارسانەکان دراوە، یعنی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. ئەگەر ئێمە یەکدەنگ و یەک باوەڕ نەبین و هەمومان هاوخەمی یەک نەبین بێگومان دوژمن سەفەرمان بێ با بڵێن حکومەتە مەرکەزیەکان سەفەرمان پێ بن هەر نەکە لە ڕۆژهەڵات لە هەموو پارچەکانی کوردستان کورد لە خەتەرایە وازەحە. کاکسیوان ئەوەی کە تێبینی ئەەکەین ئەم جارەیان کورد ئەوە بێکەس کەوت، یعنی پێشووتر ئەمریکا زۆر وەسپی هیچ پێشمەرگەیەکە لە کاتی شەی داعش و دوایی وتی من مەبەستم لایەنە عسکەری و هێز و بازووکەی خۆیان بووە، بەڵامەوە تا ئێمە کە پاڵپشتیمان لێ نەکردن تەنانەوەکو تەعلیقێکی شەوە گەری ئێمە فڕۆکەمانە نادای ئەوان نەیانتوانی هێرشکەن. لە مەسەلەی ڕۆژاواشا بینیمان زۆر وەسپی کردن و تەنانەوتی ئەوان پارێزەری وەکو ناڕاستەخۆ بیرەنەوتەکانی ئێمە لە ڕۆژئاوا، بەڵام لەم کاتارەونە ئیسرائیل و ڕۆژاوا ڕێکەوتن 100 لە دۆخەکە گۆڕا. ئێمە بەڕاستی پاڵپشتمانەیە نەورۆڵی ئێمە ئەبێ سەرەتا خۆمان پاڵپشتی خۆمان بین، هەتاوەکو جیاکاری لە ناومان نابێ، هەتاوەکو ململانی حزبی تەسک لە ناومان بێ، هەتاوەکو ئێمە لەسەر مەنسەب دڵ یەکترین بڕەنجێنین و مەشاکیل بۆ یەکترین دروست بکەین، بێگومان ڕۆژئاوا و ئەمریکا و ئەمانە پاڵپشتیمان ناکەن. هەموو دەوڵەتێکی گەورە پاڵپشتی ئەو نەتەوانە ئەکاکە خۆیان یەکگرتوون، ئێمە یەکگرتوونین، یعنی ئەبێ خەتاکە بۆ خۆمان بگەڕێنینەوە ئەنجا باسی ئەمریکا و غەرب بکەین. چۆن لەناو ئاپۆڕای خۆپیشاندەران و پاڵپشتیکارانی ڕۆژئاواوە دەستمان بە بەرنامەکە کرد، هەر لەناو ئەم ئاپۆڕایەوە کۆتایی بە بەرنامەیەم جارەمان دێنین کە پرسیمان ئایا هیچ وڵاتێکی زلێزێ پشتیوانی کورد بکە و تا چەند گرنگە ئێمە پشتیوانی یەکدی بکەین. تا بەرنامە بۆ یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپاردە زایە ناکەم.